لە درێژەی ناڕەزایەتیەکانی هاوڵاتیانی باشووری کوردستان دژی لەشکرچێشی دەوڵەتی تورکیا بۆ ڕۆژاوایی کوردستان بە ئامادەبوونی بەشێکی بەرچاو لە هاوڵاتیان و چالاکوانانی ڕەواندز و سۆران گردبوونەوەیەکی ناڕەزاییان لە قەزای سۆران ئەنجامدا و ئیدانەی هێڕشەکانی دەوڵەتی تورکیایان کردو داوایان لە هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم کرد لە پەرلەمانی کوردستان کۆ ببنەوە و ڕێکارە دیبلۆماسیەکانیان بخەنەگەڕ بۆ وەستاندنی ئەم ئۆپراسیۆنە سەربازیانەی تورکیا. پێویستە هەرچی زووە هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم لە بینای پەرلەمانی کوردستان کۆ ببنەوە و جاڕی بەستنی کۆنگرەی نێتەوەیی و یەک گوتاری و یەکەڵوێستی کوردان بدەن. هاوکات هەموو ڕێگا و ڕێکارە دیبلۆماسیەکانیان بخەنەگەر بۆ وەستاندنی ئەم ئۆپەراسیۆنە سەربازیی تورکیا. داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین بە پەلا دانیشتێکی کراوە لەبارەی ڕۆژئاوای کوردستان ئەنجام بدات و هەڵوێستی بەشی باشووری کوردستان بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بخاتە ڕوو. داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕێکخراوەکانی بواری مافەکانی منداڵان و ژنان دەکەین راپۆرتی مەیدانی ئامادە بکەن و ببنە هۆکاری ڕێگری لە بەردەوامی ئۆپەراسیۆنی دەوڵەتی تورکیا. هاوکات تەنیا بەدەرکردنی بەیاننامە نیگەرانی دەرنەبڕن بەڵکو هەڵوێستی کردداری دژ بە تورکیا بنوێنن. بەشداربووان داوا لەلایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان دەکەن یەکگرتوو بن و بەرژەوەندیە حیزبیەکانیان وەلانن لە پێناو سەرخستن و مانەوەی کووردا و چیتر پشت بە زلهێزان نەبەستن هەر کات کاریان بە کورد نەما پشتیان تێدەکەن. وەک گەلێکی ستەمدیدا دژی ئەو لەشکرکێشانین کە بکرێتە سەر کورد لە هەر شوێنێکی کوردستان بیت چونکە هەر چار پارچەی کوردستان یەک پارچەیە کردویانە بە چوار ڕێگە نادەین چی دیکە وردی بکەنەوە ڕێگە نادەین زلێزانی دنیا چیدی وردی بکەنەوە بۆ پارچەکانی دیکە. ئێمە ژێردەستە هیچ وڵاتێک نین و هەروە لە هیچ وڵاتێکیش قبول ناکەین و پێگەی کوردیش ئینشاڵڵا هەر شکۆ شکاوە بێت ئینشاڵڵا. ئەو نەتوانێت کە ئێمەیان دابەش کردووە بەسەر ئەو چوار پارچانە و بەسەر ئەو گورگانەدا دەبێت مافی ئێمەش دیاری بکەن لە بورژیان لە بۆ بوون هەر نەوەک تاکو ئێستاکەوە 100 ساڵە ئێمە کوشتوبڕمان لێ ئەکرێ ئەنفالمان لێ ئەکرێ جینۆساید دەکرێن خاکمان بەڕاستی ئەوەی کە پێ دەڵێن ئێستا دیمۆگرافی دەگۆڕدرێ. ئابێت وەسیەتنامەکەی قازی محەممەدمان بیر بێکە ئەڵێ هەرگیز متمانە بە دوژمن مەکەنەوە هەر کاتێک دەرفەتی بێ ئیدی خاک و گەلەکەمان لێداگیر دەکات و گەلەکەشمان ئاکوژێت و وەکو دانیشتوێکی قەزای سۆران و وەکو مرۆڤێک هاوخەمی خۆم دەرەبڕم بۆ ئەو کارساتە مرۆیەکە بەرامبەر بە کوردانی ڕۆژئاوا کراوە وەکو پێیانبەر ئیسلامە فەرمێتن ئەگەر مرۆڤ لاشەیەکی دەستداوە هەموو لاشە بە بۆی هاوارەکەن ئەوانیش بەشێکن لە ئێمە. لە بەشێکی تری گربوونەوەکەدا هاوڵاتیان داواکار بوون لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم بنکە و بارەگاکانی تورکیا لە خاچی کوردستان وەدەربنرێن و سوپا و دەوڵەتی تورکیا خاچی کوردستان بۆ مەرامی خۆی بەکار نەهێنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.